قيا تماتيك لو تماتيك قارن قيا باي جاني كذوب كاتينا ما بيتفضل سيرجع فينا تقريبا رابورت معنا سلك کێشانگا کەمان لە کۆمەڵێک بەروبوومی ناوازەی دەستی جوتیار پێگاتووە و خۆشم کۆمەڵێک ئیمتیحانم کردو لەسەر ئەو تۆوانەی کە لە وڵاتانەوە هێناومە ئەوە لەوێ دامناوە لە زەڕاتی یابانی لە بیبەری ئەڵمانی و هۆڵندی کە نمایشێکیان پێیەکەم لێوە و مەبەستیشم لەوە ئەوە بووە کە ئیمساڵ پارساڵ ناشتومەت و دووبارە هەم بزانم ئایا تۆوەکەی جوابمانەداتوە لە وڵاتە لەخوا بەزیابێ شتێکی باشی ئەنجام بووە و کۆمەڵێک بەروومی دەستی خانمانیشی تایە و کۆمەڵێک بەروومی دەستی هەنگوانەکانی تایە لێرە مەبەستیش لەوەیە با ئێمە چیدی بەروبوومی و ئەم وڵاتە بەروومی ئەم نیشتیمانە ئاشناکەین بەوەی کە میلەتەکەمان زیاتر بیناسی و بیخوا. ئەم فیستیڤاڵە ئەمە لەم کێڵگەی خۆما سێم جارێتی و دووسێ جاری تری ئیجارێکیان لە هەولێر ئەنجاممدا لە پایتەخت و دوو جاریش لە هەڵەبجە بەشداریم کرد و کۆمەڵێک جوتیاریش کە دەوری 15-20 کەسێکە بن بەشداریان کردووە هەرێکی و نموزجی خۆیان هێناوە و زیاتیش لە 50-60 خانمی دەستڕەنگین لێرە کۆمەڵێک لە ئیشە جوانەکانیان نمایشەکەن.